زۆر باشە گفتوگۆی زیاتر دەکەین هەر لە هەولێرەوە خات و موناقەهەتی جێگری سەرۆکی پارتی چاکسازی تورکمان و ئەندامی پەرلەمانی کوردستان لەگەڵ مەخات و مونا زۆر بەخێر بێ بە کوردستان 24 بەگشتی ئامانجی کۆبوونەوەکەی ئەمڕۆی پێکاتەکان چی بوو کە پێکەوە کۆبوونەوە؟ بەڵێ ئێوارەتان باش لە ڕاستیدا کۆبنەوەی ئەمڕۆ لەگەر حزب و لایەنە سیاسیە تورکمانەکان و مەسیحیەکان ئەنجامدرا کۆبنەوەیەکی لە کاتێکی گونجاودا بوو کۆبنەوەیەک بۆ پێیوەست بوو بە داهاتووی پێکاتەکان و بە پێی خواست و داواکاری پێکاتەی تورکمان و کلدان سریان ئاشووری کە دەبێت پەلە بکرێتن لە کاراکردنەوەی پەرلەمانی کوردستان و دەستەی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان هەڵبژێدرە بە پێی ڕێکەوتنی سیاسی و بە پێی بەرکەوتەی هەڵبژاردن و دواتریش ڕێکارە یاساییەکانی تر بگرینە بەر لەوەی بتوانرێت بە زووترین کات پێکهێنانی کابینەی نوێی حکوومەت هەرێمی کوردستان دامەزرێت. باشە پێتان وایە کە بێتاو کێشەکان بە گوێرەی بەرکەوتەی هەڵبژاردن یەکلای بکرێتەوە؟ بێگومان ڕێزگرتن لە ئیرادەی خەڵکی کوردستان ئەوەی هەڵبژاردنە کە خەڵک دەچێتە سەر سندوق دەنگی بە و کاندیدای دەداتن کە پێویستە ڕێز لە ئیرادەی خەڵکی کوردستان بگیرێتن ئەوەش دەبێتە پێوەرێک لە ئەوەی هەر لایەنێکی سیاسی بەپێی قەبارەی خۆی بەپێی کە خاوەنی کورسیە لە پەرلەمانی کوردستان پۆستەکان دابش بکرێتن تاکو ئەو بنەمایە ببێتە لە داهاتووشدا پەیڕۆ بکرێتن لەسەر ئەو بنەمایە چونکە ئەگەر هیچ پرەنسیبێک ئێمە نەتوانین پەیڕۆ بکەین و بە هەمان شێواز هەر لاینێک بە پێی خواست و بە پێی وستی خۆی پۆست داوا بکاتن و لێرەدا هیچ ڕێزگرتن لە ئیرادەی خەڵکی کوردستان ئەو تۆی بەهای نامینێت. زۆر باشەواتە پێوەرەکە ئەبێت ژماری کورسیەکان بێ و بەرکەوتی هەڵبژاردن بێ؟ بەڵێ بەپێی ئیستحقاقی هەڵبژاردن بێتن و ئەو کاتە ئەتوانرێ هەر لاینێکی سیاسی کوردستانی بەشداری پەرلەمانی کوردستان کردووە توانی پۆستی شایستەی پێ بدرێ. باشە خاتومونە ئێستا گفتوگۆکان بۆ پێکهێنانی کابینەی نوێی حکوومەتی عێراق گەرمە و ئێوە وەکو پێکهاتەکان و هەم وەکو تورکمانیش بە تایبەت پێم بڵێ داواکاریتان چییە لە حکوومەتی داهاتووی عێراق دەستانەوێت بەشدار بن؟ بەڵێ بێگومان ئێمە ئەمڕۆ پێکهاتەکانی تورکمان و کلدان سریان ئاشوری و ئەرمەن کە بەیاننامەیەکمان دەرکرد لە بەیاننامەکە خاڵک لە خۆی گرتووە کە بەشداری کارا بکرێتن پێکهاتەی تورکمان و پێکهاتەی مەسیحیش لە بەغدا بەداخەوە چەندەها خولی پەرلەمانی کوردستان خولی ئەنجومەن نوێنەرانی عێراق کە بە تایبەتی بۆ تورکمانەکان کە ناتوانێتن نوێنەری ڕاستەقینەی خۆی لەوێ کاندید بکاتن و چووکە کۆتای کورسی هەڵوەشایتەوە لە ئەنجومەن نوێنەرانی عێراقدا بەڵام لۆ ئەوەی قەرەبەوکردنی بۆ پێکهاتەی تورکمان ئێمە بە پێویست دەزانین کە شاراکەتێکی حەقیقی فعال کارە لەناو حکوومەتی فیدرالی عێراق بێتن و ئەویش بتوانرێتن کە حکوومەتێکی بەرفراوان بێتن و بەپێی دەستور کە تورکمان سەیەم نەتەوەیە لە ئاستی عێراقدا مافی خۆیەتی کە بەشداری کارا بکە لەسەر سەرۆکایەتەکە و بەشێک لە دامەزراوەکانی حکوومەتی فیدرالی عێراق. ینی هەڵوەشانەوەی کورسی کۆتاکان لە سەرەتاوە هەڵەبوو و تا ئێستا مەترسیەکانی دەرکەوتووە و کێشەی دروست کردووە؟ بێگومان بە بریاری دادگای فدرال کورسی کۆتا هەڵوەشاوە بەڵام بە هەولی جەنابی سەرۆک مەسعود بارزانی توانرە 5 کورسی کۆتا بگەڕێتەوە ئەوە دەستکەوتێک بوو بۆ کۆتاکان کە دەرفەتێک بوو بۆی بتوانین نوێنەری خۆی هەبێتن لە پەرلەمانی کوردستان بە هەر شێوازێک و بەپێی موقعی جوغرافیش ئەگەر دابەشکرا لە نەبوونی باشتر بوو بەڵام بۆ هەڵبژاردنەکانی داهاتوودا ئێمە پەرلەمانی کوردستانمان هەیە کە بەخوێنی ئەم شەهیدانەمان دامەزراوە ئەو پەرلەمانە دەبی ڕێز لە یاسای پەرلەمانی کوردستان بگیرێتن ئەویش کاراکردنەوەی پەرلەمانی کوردستانە هەڵبژاردن بە یەک بازنەی و گەرانەوەی 11 کورسی کۆتا بۆ کۆتاکانی پێکاتەکانی هەرێمی کوردستان ئەمەش هیچ لایەنێک خێر بە پێکاتەکان ناکاتن ئەمە حەقی یاسایی خۆمانە و پێویستە بەو یاسایە ڕێزی لێ بگیرێتن. باشە باست لە بەشداری کارە و ڕاستەقینەی پێکاتەکان کرد لە عێراق پێم بڵێ کە بەشداری کارە و ڕاستەقینە چۆنە ترسی ئەوەتان هەیە کە بەبێ پرسی ئێوە کەسێکی تورکمان لە بەغدادا بنرێ لە پۆستەکاندا؟ وەڵە بێگومان لەبەر ئەزمونێکی تاڵمان هەیە بێ ئەوەی بگەڕێنەوە ڕاو بۆ چوونی حزب و لایەنە سیاسیە تورکمانیەکان لە ئاستی هەرێمی کوردستان وەربگیرێتن بە تاگڕەوانە بریاردرە لە هەڵوەشانەوەی کورسی کۆتای پێکاتەی تورکمان کە ئەمەش پێشێلی دەستورە
و ئێمە هەر کاتێک ئەتوانین تانە لەو بریاری بدەین بە ڕێگای دادگای فدرال بەپێی هەموارکردنی یاسای هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بتوانرێت کورسی کۆتاکانیش بگەڕێتەوە هاوشێوەی کۆتایی مەسیحی و پێکاتەکانی ترشدا و ئێمە ترسمان لەوەیە بە حکمی ئەوەی کە نەمانتوانێ خاوەنی لیستی سربەخۆ بین لە ئاستی عێراقدا کە بەشداری کارا بکەین لە هەڵبژاردنەکانی ئەنجومەنی نوێنەرانی عێراقدا بۆیە ترسمان لەوەیە کە پێشەی لیمافی پێکاتەی تورکمان لە ئاستی هەرێمی کوردستانیش بکرێتن کە پۆستەکان دابێژ بکرێتن بەپێی مەحسوبیەت و منسوبیەت ئەوەش بێگومان پێشکردنی مافی پێ ئێوە خۆتان هیچ پۆستێکتان دەستنیشان کردووە یان هیچ پرستان پێکراوە وەکو پێکاتەی تورکمان ڕاوێشتان پێکراوە بۆ دەستنیشانکردنی پۆستێک؟ نەخێر هیچ لاینێکی سیاسی عێراقی هیچ شێوازێک نهاتوتە باس کە پرس لە ئێمە بکرێتن و داوای پۆستێک دەکەین بەڵام ئێمە وەکو پێکاتەی سەیەم لە ئاستی عێراقدا مافی خۆمان دەزانین لە سەرۆکایەتیەکان بیتن و لە ئاستی دامەزراوەکان بیتن و پۆستی شایستە بدرێتە پێکاتەی تورکمان. باشە خاتومونە چ لە عێراق چ لە هەرێمی کوردستان ئەگەر بەراوردێکم بۆ بکەی مافی پێکاتەکان و مافی پێکاتەی تورکمان لە عێراق پارێزراوە یاخود لە هەرێمی کوردستان زیاتر و کامیان ینی بەشداری ڕاستەقینەی ئێوەی تێدایە لە نێو پۆستەکان؟ هیچ مجاملەی تێدانە بێگومان لە هەرێمی کوردستان مافی پێکاتەکان پارێزراوە بە پێی یاسا بەرکارەکان و نوێنەری ڕاستەقینەی پێکاتەکان چ لە حکوومەت چ لە پەرلەمان بە شێوازێکی کارە و شایستە بە هەموو شێوازێک نوێنەرایەتی دەکرێتن و هیواخوازین لەم کابینەیەشدا بۆ قەرەبووکردنی کورسی کۆتاکان زیاتر دەرفەت بدرێتە بە پێکاتەی تورکمان و مەسیحیەکان کە پارتی دموکراتی کوردستان براوەی یەکەمی هەڵبژاردنە و براوەی دووەم یەکێتی نیشتیمانی کوردستانە کە بتوانرێ بە هەموو شێوازێک هەوڵ بدرێتن لە قەرەبووکردنی پێکاتەکان بە پێدانی پۆستی شایستە جگە لە ئیستحقاقی هەڵبژاردن و ئیستحقاقی نەتەوەییش پارێزراو بێتن. زۆر سپاس خاتومونە قاوەچی جێگری سەرۆکی پارتی چاکسازی تورکمان و ئەندامی پەرلەمانی کوردستان لە هەولێرەوە میوانمان بووی. دەستخۆش.